گفتوگۆ لەسەر ئەو کەیسە دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک عەبدولقادر ساڵح ڕایشکاری یاسایی هەروەها کاک عوسمان ساڵح فەرمانبەری گرێبەستە و خۆی یەکێکە لە کەیسەکان. سڵاوتان لێبێ، زۆر بەخێر بن. زۆر بەخێر بن. کاک عەبدولقادر لە ڕووی یاساییەوە دواتر بۆمان باس بکە ئەمە بە چی یاسایەکە بەکارکراوە، بەڵام با جارێک گوێ لە کەیسەکە خۆی بگرین. کاک عوسمان، کەیسەکەی تۆ چییە؟ خزمەتت چەند بوو؟ چیان پێوتی کە دوێنێ و پێرە نێردانە ماڵەوە؟ ڕێز و سەڵامان بۆ کورسات هەیە و بۆ هەموو یاسا و قانونێک. ئێمە کاتی خۆی کە لە گەریبە زۆر گیراوین، هەنێ ڕێنەمایان نەوتووە، باشە وەکو ئێستا دەرکەوتووە. ئێمە کاتی خۆی کە گرێبەست بووین و هاتوینە ناو ئەم سەوزکاری ناو شاری سلێمانی و ژینکە جوانکردن و ئەم باخش و ئەمانە ناوتوە کاکە تەمەنت چەنە بەم شێوە یەیتا ئیدارەوە نایت شمول دەکا شمول ناکە لە ئاخریا گلەییمان لێ مەکە. ئەو کەسانەی تەمەنیان بڵێن تێپەڕ بووە یاخود تەمەنیان هەیە بۆ کارکردن با ئیشکەن. ئەوەی کە تەمەنی جیاوازە و بەرەو ژوورە ئەوە حڕاتەکە دەست خۆی. ئەگەر بەشداریەکان لەم گرێبەسا ئەوە شمولتان ناکای لێ مەعاشەکە نەبێ. ئەمایان نەوتووە، پێیان نەوتوون، ئەمایان نەوتراوە، باسییان نەکردووە. ئەوەشی کە شمولێکە و حەزی لێتی و فەرموو لە خزمەتیای. باشە. ئێمەش هەموو بەم شێوەیە هاتوین گرێبەسمان تازە کردوێتەوە و هاتوینەتە ناو ئەم باخشانەوە. من لە 2004ەوە بەردەوام هەتا ئیمڕۆ. 2004 بۆ ئێستا؟ بۆ ئێستا 2004 ساڵێک ڕۆشتم. باشە. دوای ساڵەکاتمێتەن لە 2007ەوە پەیوەندیم بە ئەم ژینگەوەی هەتا ئاین دقەیە. لەم دقەیشا چوون خزمەتەکە ماوە لە کۆمپیوتەر ئەڵێ 2007 بۆ حسێب نەکراوە، لە 2009 تۆ بۆ حسێبە. 2009 دوو ساڵی کەشان ویا قرتان. 2009 11 ساڵ لەوێ، لێرە 6 ساڵ، ئەوە 7 ساڵەکە. لەو بینە شابێ شتێکی تریان قرتان نەبێ؟ قرتانیان بەڵێ. لەو بینە شتێکی تری لێ قرتاوە؟ هەمووی کۆکراوەتەوە 12 ساڵمی. ئێستا 12 ساڵە دێ. 12 ساڵمی بێ. وتیان بڕۆرە بۆ ماڵ و بەبێ هیچ شتێک بەبێوەی تەبلیغم کە نەک بڕە ماڵەوە. لەسەر کارەکەم و ئیشم کردووە، خزمەتی باخچەکەی خۆم کردووە، لەسەر باخچەکەش پیان نەوتوم، ئاگام لێ بۆ کرێکار و ئاوا جموجوڵێکی دروست کردووە و بۆڵە بۆڵێک و ئەمانە چوم وتومە چییە مەسەلە؟ باش تێنە وەڵا کاکە هەموویمان ئیزن ناوە بەبێ هیچ شتێک. یعنی بەبێوەی تەبلیغمان کە بانگیشیان نەکردن بۆ شوێنەکەی خۆتان، بۆ ئێوە سەر بە بەڕێوەبەراتی گشتی باخچەکانن. بەڵێ. بانگتان کەن بۆیە بۆ نە کاک بارۆز بەڕێوەبەریەوێ بڵێ کاکە سپاس بۆ خزمەت و ماندووبوونتان و ئێمە خانەنشین نابن و بە پێی یاسایە. ئێمە بە هەموو قانونێک مشکلەمان نییە، لە یاسا و قانون لا ناین. باش. هەمومان بە یاسا و قانون هەڵساوین هاتوونتە ئێرە. ئەنێروتیان بڕۆن و تەواوی تر. ئەمان لێرەوە ئێمە لە 1/7ەوە کۆتاییمان هاتووە. لە 1/7ەوە؟ لە 1/7ەوە تقریبا 15 شەو. باشە. لەم 15 شەوە هەر باتنایە کۆبوونەوەیان پێ بگنە بن بێ ئەوەی بڵێن پێمان بڵێن ئێوە دەرەکرێن یا ئیزنەوێن ئەمەش با هەر وەکو شتێک دڵخۆشکرەیەک بۆ ئەم کرێکارانە کۆبوونەوەیەکمان پێگرن هەر ڕۆژی سەعاتێک و دوای پێشنووسە شێکدان خێنە هەموو ڕۆژێ بەم شێوەیە وردەستان پێ ناڵێن هەتا کرێکارەکان تۆزێک دڵیان هاتۆ سەر خۆی و تووڕەبوونیەکەیان نێمە بەبێ هیچ قەرارەبێش تەبلیغەوتیان ئەبڕۆن بۆ ماڵتان. پەیوەندیتان بێرەوە نەماوە. سە لە ماڵەوە؟ ئێستا لە ماڵەوەی. ئێستا لە ماڵەوەی هاتوینە خزمەتی جەنابوو. خزمەت لە ئێمەوە، ئێمە لە خزمەتیەوەیان بە هیوایەوەی کە دەنگتان بگا. کاک عەبدولقادر، ئەم یاسایە چییە؟ یاساکان چی ئەڵێن؟ یاسا کارپێکراوەکان پێوەست بەوەی ئەمان؟ بەڵێ، بەناوی خۆی گەورە سپاستانەکەم، ڕێز و حورمەتمەیە بۆ بەڕێزبان بۆ جەنابەت. تەڵەن یاساکان نوێ نین، ئێمە ئاگامە لە یاساکان نییە، جیهاتی تەنفیزی ئاگەی لە یاساکە نییە. مانای کاکە ئەڵێ من مانگی حەوت پێم وتراوە تۆ بڕۆرە ماڵەوە. بەڵێ. کێشەکە لەوەیە کاتێک کە تۆ ساڵانە گرێبەستی فەرمانبەر تازەکەیتەوە چێتە وەزارەتی مالیە. مانای ناکرێ وەزارەتێکی حەساسی وەکو مالیە مراعاتی تەمەنی قانونی و فەرمانبەر نەکات بۆکو گرێبەست و بۆی نوێ بکاتەوە. ئێستا بەپی بڕیاری وەزارەتی دارایی کاک عوسمان هەتاوەکو سیوەیەکی 12 عەقدی بۆ فەرمانی هەیە. فەرمانی هەیە سیوەیەکی 12؟ بەڵێ، تا سیوەیەکی 12. لێرە سەبەبەکە وەزارەتی داراییە بە دەرەجەی یەکەم کە ئەبوایە
تعلیماتی بناردایە گشتانی بناردایە بۆ دەوائیرەکان من ئەم کێشەی ئەم من ئەتوان بڵێم پێش 6 ساڵ پێش ێستا پرسیارم لێکراوە بابە لە ڕووی قانونیەوە ناکرێت کەسێک کە سنی قانونی تەقاعودی تەواو کرد لە وەزیفە بمێنێتەوە ئەمە قانونە ئەمە حەقی بە من و بەم پیاوە بە کەسەوە نییە سنی قانونیە سنی قانونی لە 1940 هەتا 2020 یەک تەمەن بۆ 63 ساڵ بۆ ئێستا کراوە 60 باش لە 1940 ئەمە 63 مانەی ناکرێت تۆ فەرمانبەرێک لە تەمەنی 64 ساڵە تۆ بیێڵیتەوە لە وەزیفە 65 بیێڵیتەوە پێشی ناڵیت ئەمە دوو سەبەبە دوو گریمانەیە یان دوو خوێندنەوەی هەیە یانەوەی تۆ لی نازانیت ئەمەت کردووە یانەوەی زانیتەوە تو تەمانە خۆی کێشیان چیە سبەینە خۆ مۆزەفی هەمیشەیی نین تەوقیفاتیان نەداوە ئەچنەوە ماڵەوە بە ئاسانی کە بۆم تازە نەکردەوە ئەڕۆنەوە بۆ ماڵەوە و خواحافیزیان بێت شکە بۆ ئێمە فەرمانبەری گرێبەست وەکو مرکزی قانونی مرکزی قانونیەکەی زعیفترە لە فەرمانبەری هەمیشەیی ئەگەر بچینەوە بۆ ڕیشەی فەرمانبەری گرێبەست لە ساڵی 1970 قرارێک دەچوە لە مەجلیسی قیادەی سەورەکە ئاڵێ وەزارە دەتوانێت فەرمانبەری بۆ کاتە پێوتە فەرمانبەری موقەت بۆ هەندێک کاری زیادکردنی ئینتاج کە موقەت هاتوۆتە پێشەوە بەکار بێنێت و تەوزیف بکرێت دوایی بە کۆتایەتنی عەقدەکان بە کۆتایەتنی کارەکە کۆتایمیش بە کارەکەیت منطق نییە تۆ فەرمانبەری گرێبەست 7 ساڵ فەرمانبەری گرێبەست بێت بۆ ئەگەر من ئەم باخچەیە پێویستیم بە دەمی لاکی بۆکو کاک عوسمان هەیە کەواتە لابوو دەبێ بیکەم بە هەمیشەی نابێ من بێم لەسەر ئەساسی فەرمانبەری گرێبەست حکومەتداری بکەم و بیبم بەڕێوە هەیە 4 ساڵ و بەڵێ بەڵێ هەیە زیاترە بۆیە لەبەرەوە ئەسڵەن ئەمە لادانە لە خودی دەقە قانونیەکە لادانە لە خودی دەقە قانونیەکە ئەگینا من ناڵم کاکە ئێمە کاتی خۆی گەر سەرنج بێمە لە ساڵ 2013 یاسای موازنەمان نییە لە کاتێکە لە عێراق گەر سەرنج بی یومیەکانەکرێن بە عەقدەکانەکرێن بە هەمیشەی بە پێ قانونی موازنە من نزیکەی 12 ساڵە من یاسای موازنەم نییە ئەمانە هەروە هێشتوێتەوە ئێلانی کەم ئەڵێم کاکە من ئەم ساڵ ئەو بۆکو چۆن بۆ فەرمانبەری هەمیشەی تعمیمەکە مەڵێم ئەم ساڵ ئەو فەرمانبەرانە کە تەمەنیان ئەوەندەیە موالیدی ئەوەندەن تەواو تعمیمێکیشەکە مەڵم کاکە بۆ فەرمانبەرانەش ئاوای ئێمە ناتوان گرێبەستیان بۆ تازە لەبەرەوەی دەقی قانون دەستی گرتوین بۆ ئێمە لە مادەی 20 بڕگەی یەکەم فەقەرەی ها ئەڵێ هەر خزمەتێک کەوت بێتە دوای تەمەنی یاسایی خانەنشینی بووە مەبەستی خانەنشینی ئەژمان ناکرێت ئەمە دەقی قانون سەریحە تەمەنەکە تێپەڕی دوای کەواتە ئیتر حکومەت ناتوانێت لەمە بڵێ من ئەیکەم ناتوانێت بیکات کەی کەوانەی کەواتە من دەقی کات و دەستی بەستە بۆ ئەمە بێم بە کاک عوسمان وڵ کاکە وەزعێکی ئاوا هەیە دەقی قانونی وایە من ناچارم وا بکەم بۆی تۆ بەرچاو ڕوون بێ وەڵی ئەو قسەی کاک عوسمان کە ئێستا باسەکە 5 ساڵ پێش ئێستا من وتمە کاکە لانی کە مەگەرایان هێڵنەوە پیان بڵێن ئێوە لە دوای تەمەنی خانەنشینیەوە خزمەتان بۆ حساب ناگرێ ئاگاتان لێ بێ ئەگەر پێتان خۆشە بمێننەوە وەکو کرێکارێکی ڕۆژانە وەکو ئەجریکی ڕۆژانێک و چاوەڕی نەتیجە ناکەم ئەگەر پێشخۆشتنی باگەدار بێ بەرچاو ڕوون بێسبێنێ نەڵی کاکەم بڵێ بۆیە واتە حکومەت دەقی قانونی جێبەجێ کردو بەڵام بەڕاستی دەقی قانونیەکەی ئەتوانم بڵێم لە شێوازی تەطبیقەکە هەڵی کردووە ئەوەیوانە بیمە بۆ ئەمان نابێت نەخێشکەمان عەقدیان لەگەڵ کردی حکومیای موظف خازع بۆ قانونی تەقاعودی ئێمە لە قانونی تەقاعودیان لە چەند شوێنێکە معالەجەی وەزعی ئەمان کراوە مەسەلەن معالەجەیان کراوە گەر عەقدەکەی فەسخ کراوە هەڵوەشایەوە 5 ساڵی هەبوو مافی خۆتی داوای تەقاعودی بکات ئەگەر 50 ساڵی تەواو کرد و 5 ساڵ خزمەتی هەبوو مافی خۆتی داوای تەقاعودی بکات باشە مەسەلەن لە ئەسنای وەزیفا وەفاتی کرد وەرەسەکەی مافی خوانە داوای تەقاعودی فەرمانبەرەکان بکەن ئەوەی کە لە هینا بۆ باشە و خزمەتەکەشیان بە خزمەتی تەقاعودی ئەژمارکراوە سبەینی ئەگەر بوو بە فەرمانبەری هەمیشەیی مافی خۆی تێم خزمەتە نەقڵکا بۆ سەرکەتی بڵێن بۆ سەر خزمەتە هەمیشەیەکی قانون تەنزیمی کردووە بەس مشکلەکە لەوەیە ئێمە نەهاتوین بە وردی ئەم وعیە قانونیە بەم بەڕێزانە بڵێن بۆی سبەینێ هینانە ئێستش ئیشکالەتەکە لە کوایە من بابەتێکم نووسی بوو ملاحەزەیەکی جوانە پێوتم تەوزیحێکم لەسەر نووسی من مەسەلەن ئێمە بە بڕوای منە بێت تا 1/1/2025 مامەڵی 63 لەگەڵ ئەمان کردو چۆن مامەڵی 63 لەگەڵ فەرمانبەری هەمیشەی شاکراوە نابێ من بڵێ مەڵی تۆ ئەم ئەبێ ئەم مەسافە ئەگەر هەر خزمەتی کەوت بێتە دوای 60ەوە تا 2025 تا 1/1/2025 ئەبێ بە حەقی خۆی بەحسنەک بڵی کاکە وەڵام من لە 2020 تا بۆ بە 6 ساڵی من لە حسابی ئەو کاتە لەگەڵ هاکەم
نابێ حسابی کات لێگەڵا بکەی بۆ لەبەرەوەی خۆ ئەم مەسئول نەبوو لەوەی قانونی تەقاعودی لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە حکومەت خۆی جێبەجێ نەکردووە کەواتە وەکو چۆن فەرمانبەران بە یەکجار سێ موالی دەکەن ڕۆشتەوە ماڵەوە ئەوە هەر ئەو کاتە معالەجی وەزی ئەمانیش بکرابیان دەکاکە ئێوەش وەزتان ئاوایە بۆ ئەوی سبەینی ئیشکالێتان بۆ دروست دەبێت بە هیچ چارەسەرێکی یاسایی هەیە کاک عوسمان بۆ ئەمە لە ڕووی ئێمە دەقی قانون سەریحە واتە ئەوەڵێ یانە بێ هینەکەت هەبێ 15 ساڵتە بێ شمولی موچی خانشینێکی ئەمە بۆ فەرمانبەری هەمیشەی ژوایە بەڵام فەرمانبەری هەمیشەی یەک ئیمتیازی هەیە ئەویش بریتێ لە چی بریتێ لەوەی لەبەروی تەوقیفاتی تەقاعودی داوە یاساکە پێ دەڵێ تۆ ئەگەر کەسێک لە 5 ساڵ خزمەتی کەمتر بوو مافیە پاداشتی خانشینی وەرگن زگە 6 ملیۆنە ئیمتیازێکی تری داوەڵێ ئەگەر ئەوەی وەرنەگرت ئەتوانێت چکە بەدیلی ئەمەیە ئەتوانێت بڕی مەقتوع وەربگری ئەگەر لە 10 ساڵ خزمەتی کەمتر نەبوو لە 5 ساڵ کەمتر بوو ئەو بڕە مەقتوعە مشکلەکەی ئەم دەقە ناتوانێت تۆ بینی بەسەرمانە جێبەجێ بکەیت چونکە ئەمان لە ئەسڵا شایستەی پاداشی خانشینی نابن تام بڵێن بڕە بۆ بڕە مەقتوعەکە وەری بگرە واتە قانون دەستی بەستیەکە قانون یا سەلاحێتی مەگەر ئەبێ بە تعدیلانە ئەمە بە تعدیلی قانون نەبێ ناکرێت تەنها من یەک بە دوای ئەم قەزیار ڕۆشتم یەک قەراری مەلیسی دەولە هەیەڵێ ئەمانە ئەتوانن ئەگەر مەسەر پێشتر خزمەتی سەربازیان هەبووە خزمەتی کەتی تایبەتیانە بووە خزمەتی مەسەرەن پێشمەرگایەتیانە بووە خزمەتی ڕۆژنامەنووسیانە بۆ خزمەتی ئەتوان ئەم خزمەتانی بنەوە تەکمیلەی پێ بکەن بیگەنە 15 ساڵ هەموو هەمان مافی خۆیانەوە ئەسکەریم هەیە پێ 6 ساڵ پێشمەرگایەتیم هەیە هەرچیش نوێ 5 ساڵ بەڵێتوان خزمەتەکەیش ئەمە قرتانویان و هیچیانێ لە 12 ساڵ هێنایەتوە لەگەڵ ئەوە کاوسمان زەرزیاوە ینی کاگەڕاستی کەیسەکان ناخۆشە تۆ هەیە خۆی کەیسەکە قانونیە بەس پێشتر پیان نەوتراوە پیان نەوتراوە من پێمان بوو مشکلی نەبوو بەس پێمان نەوتراوە ئێستا تۆ هەر خۆت تۆ کاک پانگەت ئێستا لەپەر ئەم خزمەتە هەیە و بە بێژدارە هیچ شمولی بکە یان هیچێک تەبلیغێکە بڵێن کاک پانکەس بۆ ماڵەوە ئەخیرکەکە لە پێ ناوی چییە مەخالفەم بێ قانونیم بێ هەڵس و کەوتم چی بێ قانونیەکەم کردو ئەڵەی لەپڕ برۆرەوە غێر تەبلیغێک نمای 2 ساعت لەمەوە پێش مانگێ لەمەوە پێش دەشەو لەمەوە پێش ئێزم بە تۆ بڵم برۆرە حکومەت بە تۆ بڵێ برۆرەوە لەپڕ کە هیچ مخالفەیەکرد نییە پێت خۆشە ئەمە ئێمە واو هاوڕەکانت پێتیان وت هاوڕێش پێیوتم خۆم بەخۆم بوو سێرم کرد قەرباڵەکە دروست بۆ مشتەمە دەنگە و دەنگەدەنگەی شمانە قەرباڵەکە بزانم چییە هەتا بە ئەوەی کە لەگەڵ مایە مەراقیبەکە وتم کاکەوتی ئاسەرێک لەوە قەرباڵغی بزانم چییە ئەمە باشە من ئەینالۆ کاتە خەریکی پاکردنەوەی ناو دارستان و دارەکان و چیمەنەوە ئەمانەوە ئاومەیە کە چوم ئەم مەسەلەیە بوو ئەوە بابە من لە مانگی یەکی حوتەوە ئەم قەرارە دەرچوو شوێن تەبلیغ نەکراویتم مەڵا کەس تەبلیغی نەکردم وا خۆم هاتوو باشە کاک عەبدولقادر تۆ تا سیوێکی 12 ئەمان گرێبەستەکەیان بڕیاری بۆ لێکی حوتە ئەمان پێیان ئەمە بێ پرسیارە لە وەزارتی دارایی بکرێ و لە وەزارتی شارەوانی بکرێ ئایا وەزارتی شارەوانی پێشتر علمی داوە بە وەزارتی مالیە بڵێ کاکەم خۆم ئەم فەرمانبەرانە کە ناوێنە ڕواتەوێ بە موالی دەوە ڕوات ئێ ناکرێمەوە وەزارتی مالیە دوای ئەم هەموو ساڵە بیری بکەێتەوە بڵێ وڵی کاکە تۆ لە خۆ ئەگەر باش 6 نەبێ 6 بە فەرقی چییە بۆ مەسەلەکە لە سەر و 6 بێ هەر هین نییە لەبەر بە بڕوای من تەطبیقە خەتەکە مالیە کردوێتی ئەوایە مالیە وەکو چۆن بەردەوام تەعمیماتی بکردایە بۆ داوایرەکان بوویتە هەر فەرمانبەرێک تەمەنی قانونی وەکو فەرمانبەری مشایەتە پێشەوە ناوەکەیمان بۆ بەرز مەکەنەوە پێی بڵێ ئیتر تۆ ناتوانانی بێنیتۆ لە وەزیفا وەکو چۆن ئێمە ڕۆژ و مانگ و ساڵ بۆ فەرمانبەری هەمیشەی حسابەکرێ ئەبێ ڕۆژ و مانگ و ساڵی بۆ فەرمانبەری دائیمیش حسابکرێ دایرە ناتوانانی بێڵتەوە بۆ لەبەرەوەی قانون ڕێگەی داواڵێ ئەهلیەتی وەزیفی بە تەواوکردنی 8 ساڵ بە تەواوکردنی 63 ساڵ ئەو مەسافەیە خوا نەخواست کاک عوسمان سبەینێ ئەمێنێتەوە لە وەزیفا تووشی قەزەیەکە بێ مەسەلەن تووشی حادیسەیەکە بێ ئێسبەینێ بچێتە محکەمە وەربزانام تۆ بە چه حەقێک ئەمە تێشتۆتەوە لە دەرەوەی تەمەنی قانونیە واتە ئەهلیەتی ئەدای وەزیفی نییە قانونەکە وای لێ کردووە بۆیە بێم ئەوایە بڵین حکوومەت و مالیە بە دیاری کراوی ئەوە زۆر بەوردی دیراساتیان بابەتیان بکردا حساباتیان بۆ کردایە بۆ ئەوەی وەکو فەرمانبەری شێ ماوەڵانە ئێمە یەک زجێ گەورە دروست بوو لە بیدای 2020 چەند جارێ ڕقسەمان لەسەر کەس هەموو باسیێمان بکە خۆش فەرمانبەر فەرقی چی ڕاست کاک عەبدولقادر ئەمە وەکو داپرسیاریش هیچ حەلێک هەیە یعنی مەسەلەن
ئەنجومەنی وەزیران سەرۆک وەزیران جێگیری سەرۆک وەزیر ینی دقی قانونەکە محدد دیاری کراوە تەنها ئەو حەلە کە ئەویش فتوایەکی مەلسی دەولێ ڕێگەی داواڵێ بەڵێ ئەمان نتوانن خزمەتەکانی تر بێنەوە ئەسڵ خزم مەسلحەتیانە بۆ ئێستا کاک عوسمان ئەگەر 15 ساڵ خزمەت بێنێتەوە بۆ نەگەر موچەکەی 400,000 دینار بێ ئەبێ ئەخر لە میشە زوڵمیان لێکراوە بۆ من فەرمانبەرێکی ئێمیشەییم بە موچە و دەرماڵە و لەوەش بچمە 1,500,000 دینار با بڵێ من بەپی دەرماڵی موچەی بنەڕەتی تەوقیفاتم لێ بڕێ لەوە 400,000 موچەی بنەڕەتی مەبێ چ لە زان لێ بڕێ ئەمە بێ بەتەنها لە 400 خۆ چل بات چل زەربی 12 کە زەربی 15 بکە بزانە چەنەکە نزیکە 8 ملیۆن دینارەکات ئێستا بەردام لیان بڕاوە هیچیان لێ نەبڕ ئەگەر ئەم بێ تەقاعد ببێ مەبلەغە بات 8 ملیۆن نەبا بەس ئەگەر خزمەتەکە بێنێتەوە ئەو کاتەوە ئەو مەبلەغە نادات هیچ شتێکی وایە ئەو پارەی سەبات و خزمەت بەڵام ئەسا ئەمان ئەگەر 5 ساڵەکەشیانە بێت تاوکە ئەو تەوقیفاتە نەدەن ناتوان تەقاعد ببێت 15 کەشیانە بێت ئەسڵەن یەک کێشەیتر لە قانونەکە هەیە کاگوسمانەوە دەزانی ئەگەر 15 ساڵی خزمەتەکەشتە بێ نزیکی 8 ملیۆنێک بە پێی موچەی بنەڕەتی ئەمە یەکەم یەک کێشەی بنەڕەتی بەڵام خۆ ئێمە وەکو ئەمان وەکو ئێوە لەم کاتی نەخۆشی و ئەم لاولای ئەم نەخۆشیەکە خۆ ئێمە کاکە 400 ما بە لە 400 نیوە لێمان براوە ڕاست نیوەی معاشمان درراوە ئێوە 50تان لێ ئێوە 25 لێ 50 لێ براوە هەموو گرێبەسەکان کولی مانگێ 50 لێ براوە سات نەک 50 هەموو مانگێ ئەمە 200 ماوە گرت 200 لێ براوە داواکاری چییە؟ وەڵی داواکاری ئەوەمان هەیە کە ئێوە چاوێکتان لەم فەقیر و هەژەرە بێ کە ئەم حکوومەتەی پێکێناوە ئەمەی کە لێرایە و لەم باخشانایە هەمووی خەڵکی لادێ حکوومەتیش کە پێک هاتووە لە ئێستا و ژیانێکی خۆشی بۆ خۆی دابین کردووە بیر لە میلێت ناکاتەوە میلێت ئوتێلیان بوو مەتعەمیان بوو بەڕێوەبەریان بوو بۆ ئەم سەر ڕێنشان پێدەریان بوو لەم لاوە بۆ ئەو لاوە لەم شاخ بۆ ئەو شاخ لەم گوند بۆ ئەو گوند هەتا گەوێتە ئەم ڕۆژە ئەرکیان بەسەر خەڵکی لادیەوە بوو ئەمە بەجێ لەوانەی ناوشار ئەمە هەرچێ کراوێ نەکرابێت بەڵام دوای ئەوەش هاتوین گرێبەسمان کردووە لەگەڵ ئەم حکوومەتەی خۆمانە بۆ محافزەکەی خۆمان گەشنگە پارێزی بێ لە محافزەکەی خۆمانە و سەوزیکەین و خۆشی و جوانی بێ و نەخۆشی بێ بۆ هاوڵاتیان و خەڵک بە خۆشگوزارین تایە بژی دوای هەموو پاداشتێک ئەمانش ئەڵێن خوا حابیستان وەکو حسابیشان بۆ گاوان کردبی گاوان شتێک وەرەگرێ بەڵام ئێمە بەبێ شتێک شوونێتە دەرەوە هیچ حسابێکیان بۆ ئێمە نەکردو بۆ 200 کەس لە محافزەی سلێمانیە بە 200 کەس ناوی هاتوتۆ کە بەبێ هیچ شتێک دەرچێتە دەرەوە 964 کەسە لەسەر ئاسی وەزارەتی شارەوانی 184 کەسیشە لە پارێزگای سلێمانی بۆ هەموو وەزارەتەکانی تریش بەڵێ سپاس دەکەم کاک عەبدولقادر ساڵح سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ با بڵێن پێدانی و بەرچاوڕوونیانە لە باری یاساکەوە کاک عوسمان بەخێر هاتی سەر پەیوایەوەی دەنگیوە بگاتە جێگەیەک ینی حەلێک بکرێ و ئەو خزمەتی ئێوەش نەفەوتێ وەڵاهی ئێمە شیوادار وەکو میدیا وەکو کورسان لە خزمەتان نابی خزمەت لە ئێمە و ئێمەش هەموو ڕێژێ باسیەکەین هەتا دەنگتانەکە ئێمەی ڕێزی تایبەتیتان هەیە و بە هەموو فەرمانبەرانەوە و هەموو گرێبەسەکانەوە هەمویان چاوەڕێن دەنگیەوەی بە هەتا بتوانین دەنگتانەکەین ڕێزی ئێوەشیان گرتو و سەوا و ڕێزیشان بۆتان هەیە ئیدی خۆ فەرمانبەر هیچ دەسەڵاتێکی نییە ئەوانە دەسەڵات هێڵە بڕۆنە ماڵەوە ئێمە ئەوەنە دەسەڵات هەیە ئەوانەی کە کردومانە بیخەنە پێشەوە وەک خستوشمانە ئیتر نازانین حساب بکرێ ناکرێ ئەمەیان ئێمەش هەموو ڕۆژێ باسی دەکەینە تا چارەسەرێک بۆیەوە دەکرێ و خزمەتەکەتان خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە ساغ و سەلامەت بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ.